کۆمەڵی ئیسلامی حقیقت خەمی خەڵک و خواستەکانی خەڵکی پێش بەرژەوەندیە حیزبی و کەسیەکانی خۆی خستووە و 4 ساڵی ڕابردووێمە دەتوانین بڵین کۆمەڵ لەو ڕۆوە ینی ڕاستگۆ لەگەڵ میلەت و خەڵک و جەماوەر هەنگاوینە ئەو کاتێک کە لە حکوومەت بوو تا ئەو ڕۆژەی کە کشاوەتەوە تیمی وزاری کۆمەڵی ئیسلامی بەرگری لە مافی خەڵک کردووە و بۆ ڕۆژێکیش بێدەنگ نەبووە بەرامبەر مافەکانی خەڵک و لانیکەم خۆشیان لە کاری ڕۆژانە و بەڕێوەبردننی دامەزراوەکانی خۆیاندا ینی کەس ناتوانێت ئیتیهامیان کابەوەی کە دەستیان لە گەندەڵیدا هەیە کە دەستیان لە بەهەدەردانی سامانی گشتیدا هەیە ئەگەر بشڕوانینە تیمە پەرلەمانیەکەی لە پەرلەمانی کوردستان جارە پێش پەرلەمانی عێراق ئەبینین مەسەن کۆی هەڵوێستەکانی تیمی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمان بەرگری بووە لەو مافانە کە ئێمە پێڵین مافی خەڵک و هاوڵاتی لە هەرێمی کوردستان بۆ فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش هەمان شت ڕاستە ئێمە توانین بڵین لەوێ تیمی یا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمان لەسەر دوو شت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاریان کردووە یەک لە مەسایلە نەتەوەییەکان ئەوانەی کە پەیوەستن بە مافی میلەتەکەی خۆمان ئەوانە هەر هەمووی تەمەن بەشێک بوون لە ئامانجەکانی کاری ئەوان ویشیان لەسەر کردووە و توانیویانە بەرگری لە مافەنەتەوەیەکانی ئەم میلەتە بکەن لە بەشەکەی کەشی ئەوەی پەیوەندی بە حەقی هەرێمی کوردستانەوە هەیە لە بودجەی عێراق لە مافی مەسەلەن جوتیاران ئەوانەی کە خۆتان دەزانن من بە سەریعی باسی دەکەم لەو ڕۆژەوە تیمی کۆمەڵی ئیسلامی یا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بە دروستی هەنگاوی ناوە بۆ ئێستا شێمە توانین ینی شانازی بۆ پەرلەمانتارانەوە شانازی بۆ فراکسیۆنەوە بکەین کە ئێستا جارێکی کە بەرەو هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەنگاو دەنین